باشە هەر. ساڵوەگەڕی دامەزراندنی کۆنگرێستار. کۆنگرێستار ئەستێرە درەوشاوەکەی ناومێژوو، ئەستێرە پرچکدارەکەی خەباتی ژن و شۆڕەش. لە ساڵی 2005 لە ڕۆژئاوای کوردستان لەناو بارودۆخی نالەباری سیاسی و ژیانیدا کۆنگرێستار ئاوا بوو. لەژێر داوی یەکێتی ستار سەرەتا دەستی بە کار و چالاکی و خەبات کرد، دوایی لەناو شۆڕشدا ناوی خۆی گۆڕی بە کۆنگرێستار. بە خەبات و تێکۆشان و هەوڵدانی بێوچان لە ڕۆژگاری ئەمڕۆماندا لە هەموو کایەکانی ژیاندا جێدەگرن و جێدەستی خەباتیان دیارە. کۆنگرێستار بوو بە سەرچاوەیەک بۆ پێگەیاندن و هێزدانە بەر ژنان و بەڕێخستنکردنیان لە هەموو کایەکانی ژیاندا کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا لە هەموو جیهان و لە کوردستان بە تایبەتی چەندین سەرکردە و ژنی شۆڕژگێڕی پێشکەشی بە خەباتی ژنان و خەباتی شۆڕژگێڕی و خەباتی ژیانی کردووە. تباهی ملت مدزانگو دکیلین گو امتدا سالوگرا کنگرستار نازدمین سالوگرا کنگرستار تدا پیروز دکن جبرگو اموکو جن لروجاوای کردستانه کلیا مدست برخستنا خوکر کلیا گمتدا تفگرا خوی جن آواکر شره حتی به کلیجی شره جبویجی ده حضوره همو هوالن می شهید یگو جان خو فدا کرن به دستکفتین شهیدا ما تکوشینا خوا حتی به آسته هینا دبیگو به روژنگو امتدا پیرزواهی دکن ایرش هنه لسر روژاوای کردستان باکور و روژلاتی سوریه. کۆنگرێستار لە ساڵی 2005 لە ژێردانی یەکێتی ستار دامەزرا. ژنانی کورد کە لەو سەردەمەدا پێشەنگ بوون دوای شۆڕشی ڕۆژاوای کوردستان توانیان لە هەموو ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕێکخراوەکەیان فراوانتر بکەن. لە شەشەمین کۆنفرانسی ساڵانەی ڕێکخراوەکە لە 25 شوبەتی 2016دا ناوی یەکێتی ستار گۆڕرا بۆ کۆنگرێستار. کۆنگرێستار لەسەر ئەو بنەماییەوە کە تا ژن ئازاد نەبێت کۆمەڵگا ئازاد نابێت توانیەتی ڕۆڵێکی بەرچاوی هەبێت لە پێشکەوتنی ژنان تا ڕۆژی ئەمڕۆ بەردەوامن لە خەبات و تێکۆشانێکی هەمەدایەنە بۆ ژنان. 2023 برهی شورشا جن کۆنگرێستار سەرهێڵدانا ژن ژیانا ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستانی سلااف کرد و پشتگیری دا سەرهێڵدانا ژن. هەروەها هەموو کامپانیا یەک و دەربارەی ئازادیە فیزیکی یا ڕێبەر ئاپوودە هاتیە چێکردن بەشداری ڤا کامپانیە بوو و زاتژی استراتیژیە کۆنگرێستار یەک و سەرەکە هەرتم لەسەر ئەم دمەشن ژی یەکین شتێ هەری سەرەکە ئازادیە ڕێبەر ئاپ و فیزیکیە ڕزگاریە ژنە هەروەها ڕونشکاندنە پەرگەڵا پروژە نەتەوا دەموکراتیکە. ئێستاش خەڵاتی ڕێزلێنان بۆ بەڕێز خاتوو کاکیا سلێمان سکرتێری یەکێتی ژنان کە لەلایەن خاتوو ڕۆزا حەسەنەوە پێشکەش دەکرێت. تکایە نوێنەرەکەی سەیوان خان با بفەرمێت بۆ ئێرە و خەڵاتەکە پێشکەش بکات. کۆنگرێستار دیاری بۆ یەکێتی ژن کاکیا خان دکەم. ئێستا سەیوان خان ئەمادەی ئێمە ئەسیمی سەیوان خان. بەڕاستی کۆنگرێستار توانیوێتی لەم ماوەیەدا سەری ژنی کورد بەرز بکاتەوە هەموو ئەو بربەستانە بشکێنێ کە بەرامبەری ژن ئەکرێت لە ڕۆژئاوا. توانی کە ئیسپاتی بکات کە ژنان هێزی ژن ئەتوانێت بەرهەڵستی هەموو جیاکاریەک بکات.
هەروەها نواندن وەکو خۆ لە ئەستوگرتنی ئەرکی بەرپرسیارەتیدان لە هەموو ڕوویەکەی بەرز و پیرۆز دەنرخێنین گەر بە خێرایی گەشتێکی بە نێوناپەڕەکانی مێژوو خەباتی چەند ساڵەتان بکەین دەبینین کە سلمێنەری ئەو ڕاستیانە کە لەسەرەوە ئاماژمان پێدا واتە هەوڵ و خەباتی چەند ساڵەتان بەڵگەن بۆ سەلماندنی دڵسوزی لە ئەستوکردنی ئەرکی بەرپرسیارانەتان لە بەرامبەر بەڕێخستنکردنی ژنان و پێپێکردنیان لە هەموو کایەکانی ژیانی کۆمەلگادا بە هیوای ساڵی نوێی دامەزراندنی کۆنگرەکەتان ساڵی زیاتر بەرەو پێشبردننی پرس و شۆرەشی ژن بێت لە ڕۆژئاوای کوردستان و نمونەیەکی جوانیش بێت بۆ بەرەو پێشبردنی خەباتی ژنانی کورد و هەموو ژنانی ئازادی خوازی جیهان لە کوردستان و ناوچەکە و تەواوی جیهاندا پێشی خەباتی ژنی بۆ سەرخستنی شۆرەشی ژن ژیان ئازادی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕژاک بەخۆیەکی تایبەت بۆ ژنۆلۆژی لا باشوور بە هەمان شێوە بە بۆنەی ساڵوەگەڕی دامەزراندنی کۆنگرەی ستار تەبگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان پیرۆزبایی ساڵڕۆژی دامەزراندنی کۆنگرەی ستار دەکات و هیوای بەردەوامی و سەرکەوتنیان بۆ دەخوازێت. سریدا ام 19 سالوگرا دامزراندنا کنگرستار امل همو جنان لهمو جن جهان پیروز و بمبارک دکن براستی یک ام بیشن کاتی کو کنگرستار ها دامزراندن وگاوه کی گرینگ و بینگهین بو همو جنان هاتبو آویدن یعنی چه قاس رخصتن جن خورد به او قاساس دهندر جواک دهندر کمله دا امت وانن هزه کی جوراتر و روله کی جوراتر بلیزن دهندر جواک دا وق امش مدت وق کنگرستار راستی يعني بأم هزو أم حرسانكو دهندر شورش دا چوا توسيات ديتنكو وق جن خابك يك دنگ خابك يك هز خابك رخصتنكي يعني رخصتنكي جورة يعني براسي ما بيشتي ديت بريه پرورده بريه رخصتن كرن چوا جن كانه بخاب پارزه بأم شوايا يعني وق هلوسه كات دنكو وق كونغرستار بدا مزراندن و اب 19 سال ام سر به کارو خبات دکن بوش يعني وقت دامزراندنه کنگرستار راستی ام همو جن جهان وقت شخص کنگرستار ده دبینش بر ام کنگرستار کنگره کی جن نتن جن کرد جن عرب جن ارمن سوریان همو جن جهان دگره نافقه چل کدره به دامزراندن به آواکرین املو داره رخصتنی جن دبینن و بوش شوی ام پاراستنی جن دوی رخصتنی ده دبینن بوش يعني امج ما خاص هري كم ام وقت يعني سال وگره که بو همو جنان و پیروزبایی که بو همو جنان بکن بوش امش لیره ما خاص وقت رضا چالاکیه که به امشوانه بکرن يعني راست ام دمت داوي ام روجن داوي ايريشن زور جران سر رجاوات كرن لإما وأذانن بهزجن بحرسجن برخصتن جن إما توانن أو إيريشنا تك ببن بأم شوائك وبروردك خاب بروردك كرن إما توانن أم داگر كريه كل سر رجاوات كرن بشكينن تاني نسر رجاوال سر باشور سر همو كردستاني أم إيريشن كو هزن داگر كرد وخازن كو شخص جنيدا ام ايريشانا بردوام بكن شخص جنيدا ام ايريشانا جالان تك ببن ام شخص جنيدا جي او هيز وهلوتين خادبينن ود شخص جنيدا ام برخداني وسركفتني جي ام بيك بينن و خط شهيدا خط ما به و باراستني كو ام استا بناوی جن دکن رخصتنی کوب ناوی جن دکن پرورده کوب ناوی جن دکن وقت پاراستنی که بخواب بینن و دم پیش آور نتنه جن دهندر رجاوات ده همو جهان دا و خواب رخصتن بکه و به هزی دا و هلوسته دا بگی نجیانه کی آزاد کسایته کی آزاد ولاته کی آزاد